بەپێی راپۆرتی ڕۆژنامەیەکی بەریتانی سەدان منداڵ کە بە مەبەستی داواکردنی مافی پەنابەری ڕوویان لا بەریتانیا کردووە لەلایەن گروپە تاوانکاریەکانی ئەو وڵاتەوە ڕەفێنراون لە کاتێکدا ئەو منداڵانە لەژێر سەرپەرشتی وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتەدان و شوێنی تایبەتیان بۆ دابین کراوە. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی سەدان منداڵی پەناخواست کە بە مەبەستی وەرگرتنی مافی پەنابەری ڕوویان لە بەریتانیا کردووە لە هەلومەرجینا دیاردا بێسەر و شوێن بوون و زۆربەی گریمانەکانیش دەڵێن لەلایەن باندە تاوانکارەکانەوە ڕفێنراون. لە کاتێکدا پێشتر حکوومەتی ئەو وڵاتە ئەوەی ڕاگەیاندووە کە ئەو منداڵانەی بە مەبەستی داواکردنی مافی پەنابەری دێنە بەریتانیا لەژێر مەترسی باندە تاوانکاریەکاندان. بەپێی ڕێکارەکانی حکوومەتی بەریتانیا ئەو منداڵانی کە بۆ مەبەستی وەرگرتنی مافی پەنابەری ڕوو لا بەریتانیا دەکەن لەو هۆتێلانە دانیشتەجێ دەکرێن کە لەلایەن وەزارەتی ناوخۆوە سەرپەرشتی دەکرێت. ئەو منداڵانەش دیار نەماون و ڕۆژنامە بەریتانیەکە بۆ راپۆرتەکەی تیشکی خستوەتە سەر لە هۆتێلێک لە شاری برایتۆن لە ویلایەتی ساسێکس باشووری ڕۆژهەڵاتی بەریتانیا دیار نەماون و چاوەکانیش لەسەر گروپە تاوانکاریەکانن کە بۆ مەبەستی بازرگانی ئەو منداڵانەیان ڕەفاند بێت. بە گوێرەی بەشێک لەو کەسانی باس لەو حاڵەتانە دەکەن و شاهێدی چەند ڕووداو بوون. منداڵەکان لە شەقامی دەرەوەی هۆتێلەکە ڕفێنراون و خراونەتە ناو ئۆتۆمبیلەوە و تا ئێستاش زۆربەیان نەدۆزراونەتەوە. ئەو حاڵەتانش لە کاتێکدایە کە وەزارەتی ناوخۆی بەریتانیا چەندین جار هۆشداری ئەوەی داوە کە ئەو منداڵە پەناخوازانەی بەم دواییە بەبێ دایک و باوک و چاودێر گەیشتونەتە بەریتانیا لەلایەن تۆڕە تاوانکاریەکانەوە دەکرێنە ئامانج و لەژێر مەترسی ئەو گروپانەدان کە بازرگانی بە مرۆڤ و مادە هۆشبەرەکانەوە دەکەن. بە گوێرەی ئامارە بڵاوکراوەکان لە ماوەی 18 مانگی ڕابردوودا نزیکەی 600 منداڵی بێسەرپەرشتی پەنابەر لە هۆتێلەکەی شاری برایتۆنی ویلایەتی ساسێکس ژیاون. هەواڵی دیارنەمانی 136 لەوان دراوە کە هێشتا 79 لەوانە هیچ زانیاریەک لەسەر شوێنیان نییە کە لەوانەیە لە هەندێک ناوچەی دووری وەک مانچستەر و سکۆتلەندا بازرگانی بەوانەوە کرابێت. ئیڤێت کوپەر وەزیری ناوخۆی حکوومەتی سێبەری پارتی کرێکاران ئەو پرسەی باترسناک و ئابڕۆچوون وەسف کرد و داوای لە حکوومەتی وڵاتەکەی کرد ئاشکرای بکات کە چەند منداڵون بوون و بۆ دۆزینەوەیان چی دەکرێت. ئیڤێت کوپەر وتیشی شکستێکی تەواو لە کاری وەزارەتی ناوخۆدا هەیە لەسەر پرسی منداڵە پەناخوازەکان. ڕۆژنامەی گاردیان ڕاشی گەیاندووە لە تشرینی یەکەم واتە مانگی دەی ساڵی ڕابردووەوە داتاکان دەریان خستووە 222 پەنابەری بێسەرپەرش لە هۆتێلەکانی وەزارەتی ناوخۆی بەریتانیادا بێسەر و شوێن بوون. هاوکاتیش وەزیرەکانی کابینەی حکوومەتیش دانیان بەوە داناوە کە دەستەوسانن و هیچ بیرۆکەیەکیان لەبارەی ئەو کێشەیەوە نییە. زیاتر لەوەش ڕۆژنامە بەریتانیەکە زانیاری ئەوەی دەستکەوتووە کە هیچ ڕێنمایەکی نوێ بۆ پۆلیسی بەریتانیا دەرنەچووە بۆ ئەوەی بەدواداچوون بۆ منداڵە ونبووەکان بکات.